ئامانجەکانی پشتم هێرشە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز محەممەد حەسەن سعدی شارەزای سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز محەممەد حەسەن سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. ئامانجەکانی پشتم هێرشانە چین بۆ سەرکەرتی ئابووری و وزەی هەرێمی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم. ئەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 ڕاستەکەی ئەم بە ئامانزکردنە بە ئامانزکردنێکی تیرۆریستیە ئامانز لێی لێدانە لە سەروەری عێراق و هەرێمی کوردستان. ئەم بە ئامانزکردنە ئەگەر زۆر بە ڕوونی قسە بکەین لێدانە لە سەرچاوەکانی وزەی عێراق و بەشێکە لە لێدانە تیرۆریستەکان بۆ سەر سامانی نەوتی وزەی عێراق و هەرێمی کوردستان. بۆیە هیچ ناوێکی دیکەی نییە جگەر لە ناوی تیرۆریستی کردەوەیەکی تیرۆریستی بۆ سەر سامانەکانی گەلی عێراق بە شێوەیەکی گشتی و سامانەکانی گەلی ئێمە. کێ لە پشتم هێرشانەیە بە بۆچوونیەوە؟ ئەگەر ئەمە لێدانە بۆ سەر وزە دەبێت بزانین ئەمە لەلایەن گروپە تیرۆریستەکانەوە کراوە. ڕاستە عێراق گروپی تیرۆریستی تێدا نیە، داعشی تێدا نیە، بەڵام ئەمە بەواتای ئەوە نایێت کە خانەی تیرۆریستی نییە بە تایبەتی لە هەندێک ناوچەی کەرکووک و دیالە و لە مووسڵ تاکو ئێستاش هەندێک خانەی ئەم تیرۆریستانە ماون. واتە عێراق بەتاڵ نییە لەمانەوە هەندێک شانیان ماوە و ئێستا ئەمانە بە شێوازێکی دیکە هێرش دەکەن و هەوڵی دۆزینەوەی شێوازی نوێ دەدۆزنەوە بۆ لێدان لە ژێرخانی ئابووری عێراق و هەرێمی کوردستان. بۆیە من پێم وایە کە تیرۆریستەکان دوورنین لەم بابەتە و دەستیان لەم هێرشەدا هەیە هۆکاری سەرەکی ئەم هێرشن. بەڵێ ئەی چی لەبارەی گروپە چەکدارانەی کە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک هێرشیان کردا سەر هەرێمی کوردستان و دۆخی سیاسی عێراقیان تێکەدا؟ من پێم وایە کە ئەم گروپە چەکدارانە ئەم جارە دەستیان لەم هێرشەدا نییە، چونکە ئەمە لێدانە لە ئابووری و سەروەری عێراق کەواتە ئەگەر کۆمەڵە گروپە چەکدارێک هەرچەندە دیدگای جیاوازیان هەیە بەشێکیان لەوانەیە کاروایان کردبێت، بەڵام ئەم هێرشە یاخود هەر هێرشێک بۆ سەرسامانی عێراق بێت کردەوەیەکی تیرۆریستیە و گروپە چەکدارەکان بە دوورن لەم بابەتە و وای نابینم کە گروپە چەکدارەکان کاری وایان کردبە چونکە کارەکەشان لە خۆ نەگرتووە بە جیاوازی دیدگایانەوە بە جیاوازیان لەگەڵ هەرێمی کوردستان، بەڵام ناکرێت ئەمانە هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان و عێراق بەم شێوازە چونکە ئەمە کاری تیرۆریستیە و تەنیا باند تیرۆریستیەکان ئەم کارە دەکەن و ئامانە تاکو ئێستا لە نێو عێراقدا ماون و ڕۆژانە دەبینین کە چۆن پێشمەرگە و سوپای عێراقی ئۆپەراسیۆنیان لە بەرامبەر ئەنجام دەدەن وەکو لە دۆڵی حەزرەمەوت لە باکووری مووست و باشووری کەرکووک و تەواوی شارەکانی دیکە وەکو گوتم لە دیالە هەندێک شانیان ماوە. بۆیە ڕەنگە ئەمانە لە پشت ئەم هێرشانەوە بن بە دیاریکراویش بیرە نەوتەکان سەرچاوەکانی وزە ئەمانە تایبەتن بە هەموو عێراق. بەڵێ یعنی ئەتوانین بڵین دەبێ عێراق و هەرێمی کوردستان خۆیان بۆ پێشاتی نوێ ئامادە بکەن؟ من پێم وانە کە شتێکی هاوشێوە بێت ئەمە کارێکی تیرۆریستیە پێویستە هەماهنگگیکی بەرز لە نێوان حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستانەوە هەبێت، پلاندانانێکی باشەیە لە نێوان هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکانی حکوومەتی فیدراڵی. من پێم وایە هەماهنگگیەکی زۆر باشەیە. من خۆم چاودێری بابەتەکەم کردووە، لێکۆڵینەوە دەبێت، لێکۆڵینەوەکەش ئەنجامی دەبێت. ئێستا عێراق لە سەقامگیریدا ئاسایشی هەیە، سەقامگیریەکی سیاسیمان هەیە، سەقامگیریەکی ئەمنیمان هەیە. ئەمە ئاماژەیەکی باشە بە تایبەتیش لە دوای ئەم سەردانانەی کە تورکیا کردوێتی یاخود هەندێک وڵاتی دیکە عەرەبی سەردانی عێراقیان کردو ئەمان هەموویان ئاماژەی باشن و پێویستە بپارێزرێت بۆ ئەوەی عێراق ڕێگایەکی باشتر بدۆزێتەوە بە تایبەتی وەکو ئەو پرۆژانە. بەڵێ کەوا بێت ئەمە ناچێتەوە چوارچێوەی کە وەڵامدانەوەیەک بێت بۆ سەرۆکوەزیرانی عێراق لە دوای سەردانەکەی بۆ واشنگتن؟ من زۆر بەباشی لە پرسیارەکە تێنەگەیشتم. پێتان وانی ئەمە وەڵامدانەوەیەک بێت بۆ محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە دوایەوەی کە لەوێ خواستی ئەوەی ئەمریکا پیشاندرا کە عێراق سوود لە وزەی خۆی ببینێت؟
بەڵێ سەردانەکە سوودانی سەردانێکی گرنگ بۆ کارگەریشی لەسەر سەقامگیری عراقدا هەبوو و بینیمان کە چۆن ئەردۆغان بە دوای دەهاتە عراق ئەمڕۆ عراق بە هەموو پێکاتەکانیەوە بۆتە ناوچەیەکی سەقامگیر ناوچەیەکە سەقامگیریشی پێویستە بۆ خۆی بۆ تەواوی وڵاتە ئەو سەردانانەی کە سەرۆکی تورکیا کردی سەرۆکۆماری تورکیا بۆ عراق کردی پەیامێکی گرنگ بوو بۆەوەی کە عراق بۆتە نمونەیەک بۆ هەموو جیهان و بووەتە خاڵی بێگەیشتنی نێوان خۆرهەڵات و خۆر ئاوا و ڕێگەی گەشە پێدان بەشێکی گرنگی سەقامگیریە بۆیە من پێم وایە سەردانەکە سەردانێکی سەرکەوتوو بووە و دەرەنجامی زۆر باشتریشی دەبێت ڕاستە لەوانەیە هەندێکیان کوردخایەن بن هەندێکیان درێژخایەن بن و پێم وایە لە داهاتوودا لە پەیوەندی نێوان حکوومەتی فیدڕاڵی و هەرێمی کوردستانیش ئەو کاریگەریانە دەبینین و لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش کەواتە لە ئێستاوە خەریکە کاریگەریەکان دەبینین کە چۆن بووە و چۆن ئەو ڕێکەوتانیان واژوو کرد و گرنگترینشان کە بینیمان ڕێگەی گەشە پێدان بوو کە خۆڵات و خۆرا وەکو گوتم بە یەکتری دەبەستێتەوە لە ڕێگەی فاوە بۆ کۆتای عراق. لە بەشێکی قسەکاندا باس لەوە کرد کە لێکۆڵینەوە لەم دۆسیە دەرەنجامیە بێت ئەتوانین بڵین بە هەمان لێکۆڵینەوەکانی ڕابردوو ناچێت کە لە پەلامارەکانی گروپە چەکدارەکان لێکۆڵینەوە ئاکرا بەڵام دەرەنجامێکی وهای نابوو. من پێم وایە کە حکوومەتی فیدڕاڵی لە بابەتی لێدان لە بیرەنەوتەکان و بواری وزە چونکە پەیوەندی بە سەرواری عراقەوە هەیە حکوومەتی عراقی وتانەتە هەرێمی کوردستانیش هەردووچیان کۆکن لەسەر ئەوەی ئەمە لێدانە لە سەرواری عراق و بابەتێک نییە کە خۆیان لەسەر بێدەنگ بکەن بۆیە من پێم وایە حکوومەتی فیدڕاڵی جددیە و ڕژدە لەسەر بابەتی لێکۆڵینەوە و لەوەی بە دوواداچوون بۆ کەرام کات بە تایبەتی کە وزە داهاتووی عراقن و بژێوی خەڵکی عراق لەمانەوە سەرچاوە دەکرێت بۆیە ئەمە لێدانە لە داهاتی خەڵکی عراقیش بۆیە لە هەر کوێیەکی عراق هێرشێکی هاوشێوە بکرێت حکوومەتی عراقی جددیە لەسەرەوەی سزای ئەم کەس و ئەم باندانە بدات و بە دوواداچوونیان بۆ بکات و کۆتاییان پێبێنێت من جارێکی دیکە جەخت لەوە دەکەمەوە بە ئامانجکردنی سەرچاوەکانی وزە بە ئامانجکردنی حکوومەتی عراقە بە ئامانجکردنی سامانی نەوتیە و بە ئامانجکردنی عراق. بەڵێ ئەوەی باس کرد لە میانی سەرکەوتنی دەرەنجامی سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ واشنتۆن و دواتر سەردانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بۆ عراق و هەولێر پێتان وایە گروپە چەکدارەکان ئاستەنگ دروست ناکەن لە بەردەم ئەو ڕێکەوتن و بەرەو پێشوونەی کە چاوەڕێیەکرێ هەبێت؟ ڕاستیەکەی ئەمڕۆ ئێمە پێویستە ئەو بزانین کە حکوومەتی عراقی جددیە لە سەرکردنی کێشەکان و زۆرێک لە خاڵەکانی تێپەڕاندووە تەنانەت لە ڕاگەیەندراوەکەی سوودانی لەگەڵ جۆ بایدن و لە کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکۆماری تورکیا لە لێدوانەکانیان لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی جەختیان لەوە کردوتەوە کە حکوومەتی عراقی زۆرێک لە سربەخۆیی هەیە ئەگەر ببیستین گروپە چەکدارێک لێرە و لەوێ لێدوانێک دەدەن مانای ئەوە نییە کە ئەمانە نوێنەری حکوومەتی عراق و سەقامگیری عراق دەکەن یا خۆ نوێنەری دیدگای حکوومەتی عراقین بە پێچەوانەوە عراق جددیە لەوەی حکوومەتەکەی جددیە لەوەی سەقامگیر بێت و جەختیش لە سربەخۆیی بڕیاری خۆی دەکاتەوە عراق دەیەوێت ناوچەیەکی خاوەن ئاسایش بێت دوور بێت لە هەرا و زەنای یەکلاییکردنەوەی ململانەکان و ململانەی وڵاتانی دراوسێ بۆیە من پێم وایە هەردوو سەردانەکە سەردانێکی زۆر باش بوون و ڕنگدانەوەی سەرکەوتنی حکوومەتی عراقی و سەقامگیری ئەمنی ناوچەکە بوون بۆ جارێکی دیکە سەردانەکە ئامانجەکانی خۆی پێکاوە و قسەکانی بەڕێز سوودانی چ لە کۆشکی سپی بێت یاخود کات لە دوای گەڕانەوەی و قسەکانی ڕوون بوون قسەکانی مەبەزدار بوون ئەمەش لە ڕێککەوتنەکانی عراق و تورکیا بەباشی دەرکەوت. بەڵێ بەڕێز محەممەد حەسەن سەعیدی شارەزای سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بسواس.